لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 1080 لەوانەکانی تەفسیر و قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم وعلى الثلاثة الذين خلفوا حتى إذا ضاقت عليهم الأرض وضاقت عليهم أنفسهم وظنوا أن لا ملجأ من الله إلا إليه ثم تاب عليهم ليتوبوا إن الله هو التواب الرحيم. بەڵێ خۆشەویستان وەکو ئاتە لە وانەی ڕابردوو کەمێک لەوانی ڕابردوو تریش لە خزمەتیدا بووین کە خوای گەورە باس لەو سێ کەسە دەکاتن کە بەگەر پێغەمبەر نەکەوت صلی الله علیه وسلم ئیتر کاتێکەوە دێنە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دوای گەڕانەوەی لە تەبوک عوزر دەینەوە خوای گەورە عوزرەکەیان قبول ناکە و تەئخیری دەکا هەتا فترێک هەتا دەگەنە ئەو ڕادەیە کە ئەو زەویە بە پانایی و بە فراوانی خۆی لەسەریان تەنگ دەبی و دڵیان لەسەریان تون دەبی جا خوای گەورە سوبحانه وتعالی موفقیان دەکات لە بۆ تەوبە و تەوبە دەکەن و لێیان قبول دەکا کە یەک لەوانە کەعبی کوڕی مالیکە وەکو باسمان کرد لە وانەی ڕابردوو. کەعبی کوڕی مالێک کاتێک کە دەفەرمی لە هیچ کاتێک لەو کاتانە بەتواناتر نەبووم کە لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەربچم لەو کاتی کە لە بۆ غەزوەی تەبوک دەرچوو، بەڵام ئیتر کاتی پێگەیشتنی بەرووبووم بوو، کاتێکی گەرما و سەفەرێکی پڕمەشەقەت بوو، ئیتر بە پاش کەوتم و بەگەر پێغەمبەر نەکەوتم صلی الله علیه وسلم. ئیتر دەفەرمی هەتا وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم گەڕایەوە کە یەکەم جاریش لە مزگەوت دانیشت و ئەوانەی کە بە پاش کەوتبوون لەوانە 80 قسوور کەس لە منافقین هاتن بە درۆ عوزریان دەهیناوە لەو پێغەمبەر صلی الله علیه وسلم. پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ظاهری وەریانی دەگرت و داوای لێخۆشبوونیشی دەکرد لە بۆیان لە لای خوای گەورە سوبحانه وتعالی، باتینیشی لێ دەگەڕا لە بۆ خوای گەورە سوبحانه وتعالی. دەڵێ ئەمنیش لە سیراعێک بووم لە پێش ئەوەی کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمنیش وەکوان درۆیەک بینم عیزرۆک بینمەوە، بەڵام دەڵێ ئیتر تەواو عەزمم جەزم کرد کەوا ڕازگۆم لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم هەتا وەکو کە دەستە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی دەفەرمیتن لەبەرچی بە پاشکەوتی دەفەرمی یا رسول الله والله دەتوانم ئێستا بە درۆیەک قەناعەتت پێ بینم ئەگەر لەکن غەیری تووبم ئەمن زمانیشم پارا و دەتوانم دیفاع لە خۆم بکەم و دەتوانم عوزرێک لە خۆم بینمەوە بە درۆ و لە خۆم ڕازیت بکەم، بەڵام لەوەی یەقینم هەیە لە دوایەوەی کەوا ئەتوو لە خۆم ڕازی دەکەم خوای گەورە سوبحانه وتعالی بە وەحی حقەتی منت لۆ کەشف دەکا لەو حاڵەتەی با بڵێن نەتیجەی خراپتر دەبێت. لۆیە یا رەسوول الله ڕاستیەکەت پێ دەڵێم واللهی هیچ عوزرم نەبوو، هیچ عوزرێکم نەبوو، ئیتر نەهاتم بەگەرد نەکەوتم. لۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی بەڵێ ئەو کەسە ڕاستی کرد دەی بڕۆ هەتا خوای گەورە سوبحانه وتعالی هەتا وەکو خوای گەورە بڕیاری خۆی دەربارەی تو دەدا. ئیتر دەفەرمی دەرچووم لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو حاڵەتەی دەڵێ کەسانێک لە بەنی سەلەمە بە دوامدا هاتن، دەڵێ پێیان گوتم واللهی خۆ تو پێشینەت زۆر پاکە و هیچ موقفێک و گوناهێکت نەبووەکەوە پێش ئەو حاڵەتەی کەوا تووشی ئەوەی کە هاتی کە بەگەر پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆ یعنی توانات نەبووە توش وەکو خەڵکی دیکە بەهات بە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم عوزرێک لۆ بهینابا وەکو باقی منافقەکان مەقسەدیان وەکو باقی ئەوان کە عوزرێک لۆ بهینابا و خۆت لەو موقفەی نەجات دابایە، ئیتر ئەگەر عوزرێک لۆ بهیناباوە لە مقابلیشدا پێغەمبەر صلی الله علیه وسلم داوای ئیستیغفار لۆ دەکردی و تێی با بڵێن بەو موقفە نەجاتت دەبوو. ئیتر دەڵێ ئەوان زۆر سەرزەنیشتیان کردم و سەرکۆنیان کردم کەوا لەبەرچی خۆ تووشی ئەو موقفەی کرد هەتا دەڵێ خەریک بوو بگەڕێمەوە و
بڵێم یا ڕەسوڵ درۆم کرد نەخێرە من عوزرم هەبووە پاشان پرسیارم کردن باشە هیچ کەسێکی دیکە هەمان مووقفی منی هەبووە کە پێ سەلەم یعنی اعتراف بکەن لای پێ کە هیچ عوزرمان نەبووە پێغەمبەر سەڵسەلەم بفەرمی بڕۆن هەتاوەکو خوای گەورە حکم دەدا لەبارەتان دەڵێ گوتیان بەڵێ دوو پیاو تووشی هەمان مووقفی تو بووینە هەمان شتیشان پێگوترایەکەوە بڕۆنەوە هەتا خوای گەورە سوبحانەهو وتەعالا بڕیارتان لەسەردا چێنە ئەو دوو کەسە مەرارەی کوڕی ڕەبیعەی عامری و هیلالی کوڕی ئومەیەی واقفی ئیتر وەکو لە وانەکان ڕابردوش باسمان کرد ئەو سێناوە ئەو سێ کەسەوە عەلە الثەلاثەة الذین خولفوا زانایان دەڵێن لە بۆی کەوا ناوەکە لەبیر نەچی لە ئەو سێ پیتەی شاری مەککە سێ پیتە میم واتە مەرارەی کوڕی ڕەبیعە کافەکە کەعبی کوڕی مالیکە هاکەش هیلالی کوڕی ئومەیەیە والله ئەعلەم ئیتر دەفەرمی گوتیان بەڵێ ئەو دوو کەسەش هەمان مووقفتیان هەبوو هەمان شتیان پێگوترا دەڵێ کەواتە خەریک بوو بگەڕێن بڵێم ئەمن یا ڕەسوڵ عوزرم هەبوو لەبەرەوەی ئەوان زۆر سەرکۆنێ بەڵام کە گوتیان ئەو دوو کەسە عینی هەمان مووقفتیان هەیە ئەو دوو پیاوەش دەڵێ دوو پیاوی صالح بوون دوو پیاو بوون کەوا شەهیدا بەدرە لە ئەسحابی بەدرن لەوەی ئەوانە ئیقتیدایان پێ دەکرێتن لێ کاتێک کە ئەو دوو کەسان لۆم باس کرد بڕیارمدا تەواو نەگەڕێمەوە بزانین داخۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالا چە بڕیارێک دەربارەی ئەو سێمان دەدا دەفەرمی ئیتر لە نەتیجەدا ئێمە دوور کەوتینەوە لە خەڵکی حتا دەڵێ وای لێ هات تەمان پێ سەلەم کە ئەسحابیشی تێگەیان کە زیاتر خۆتان لەو سێ کەسەی مەگەینن حتا دەڵێ وای لێ هات خەریک بوو یان ئەو جێگایە و ئەو شوێنە ئەو خەڵکە ئەو هەونیە ئەوی ئێمە دەیان ناسین دەڵێ 50 شەو بەو شێوەی ماینەوە کەەوە خەڵک خۆیان تێنە دەگەیاندین واتە ئەسحاب بە فەرمانی پێ سەلەم خۆیان تێنە دەگەیاندین عوزلەتێکیان کردین دەڵێ ئەو دوو کەسێک کە لەگەڵم بوون ئەو دوو کەسێک کە لەگەڵم بوون هیلالی کوڕی ئومەیە و هەروەها ئەوەی تریان مەرارەی کوڕی ڕەبیع دەفەرمی ئەوان لە ماڵەکانی خۆیان دانیشتن و دەستیان بە گریان کرد بەڵام ئەمن دەڵێ کە لەوان گەنجتر بووم بەتواناتر بووم ئەمن دەردەچووم هەتا دەچوومە مزگەوتی لە بۆ نوێش و هەروە دەچوومە بازاریش بەڵام کەس قسەی لەگەڵ نەدەکردم دەهاتمە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم سەلامم لێ دەکرد لەو کاتێکەوە لە مەجلیس بوو دەڵێ کە سەلام لێ دەکرد لە دڵی خۆم دەمگۆ دەبی پێ سەلەم سەلامی منی جواب دابتەوە سبحان الله یعنی پێ مەگەر جوابیشی دابا بەدەنگێکی بەر جوابی نەداوە بەڵێ تەماشام دەکرد دەبی لێوی جوولابی تاوەکو سەلامی من جواب بداتەوە پاشان دەڵێ لە نزیکی بی نوێژم دەکرد هەر بە تیچاو تەماشام دەکرد دەڵێ کاتێکەوە نوێژی خۆم دەکرد هەستم دەکرد پێغەمبەری صلی الله علیه وسلم تەماشام دەکا کاتێکەوە ئاوڕم دەداوە پێ سەلەم ڕووی وەردەجێڕا سبحان الله هەتا وەکو دەڵێ ئەو حاڵەتێکەوە ئێمە بەو شێوەی عەزل کراین زۆر لەسەرمان درێژ بووە دەڵێ ڕۆژێکیان چوومە لای ئەبی قەتادە کەوا ئیبن عەمی ئامۆزام بووە و زۆر خۆشەویست بوو لەلام دەڵێ چووم سەلام لێ کرد چوومە ماڵی و چوومە با بڵێن باغەکەی ئەو کە لەوێن دەرێ بوو سەلام لێ کرد فوالله ما رد عليه السلام سبحان الله والله سەلامی جواب نەداوە دەڵێ گوتم یا ئەبا قەتادە سوێند بە الله تعالی شکر لەوەی هەیە کە من الله تعالی و پێغەمبەرەکەم خۆش دەوێت صلی الله علیه وسلم دەڵێ بێدەنگ بوو جوابی نەدامەوە پاشان دیسان لی پاڕامەوە و دیسان جوابی نەداوە دیسان لی پاڕامەوە دیسان ئەو جە لە ئەخیر جافرم الله ورسوله أعلم الله سبحانه وتعالى پێغەمبەرەکەی دەزانن ئەم نازانم ئەوان زاناترن دەفەرمی کە بەو شێوەی وەکەئەنەما یعنی ئەویش ناوێ شاهدیم لێ بداتن ففاضت عینای سبحان الله فرمێس با بڵێن چاوم پڕی فرمێسێک بوو دەرچووم لە باغەکەی لە کاتێکدا لە بازاری مەدینەدا دەڕۆیشتم نیبتی واتە کەسێکی فەلاح بەڵام ئەعجەمی بی عەرەب نەبی کە دەڵێ کەسێکی نیبتی لە نیبتیەکانی ئەهلی شام بوو کاتێکەوە شتی هینا بوو دەیفرۆش لە ناو بازاری مەدینە لەگەڵ ئەوەش پرسیاری منی دەکرد دەیگوت چێ کەعبی کوڕی مالیکم نیشان دەدا دەڵێ کاتێکەوە پرسیاری منی کرد خەڵکیش ئاماژیان لۆ من دەکردکەوە ئەمنیان نیشان دەکەوە ئەوە کەعبی کوڕی مالیکە ئیتر کە هاتە لام دەڵێ نامەیەک پێبوو لە مەلیکی غەسانەوە هاتبوو مەلیکی غەسان دەڵێ ئەمنیش کەسێکی خوێندەوار بووم
لغنامكي هاتي للعين ملك غسان. أما بعد فإنه قد بلغنا أن صاحبك قد جفاك. بيمان جيشتك وصاحبك قد مقصد بيغمبر صلى الله عليه وسلم. بيغمبر صلى الله عليه وسلم بيني لقلت بترايا ولم يجعلك الله بدار هوان ولا مضيعة فالحق بنا نواسيك. إهدي ما دم بيغمبر صلى الله عليه وسلم لقلت بيني تيكسو أصحاب قسل لقلنا كان إهدي خواي قولتو خلالنا كرد إلى لزيقاتش بجيي كوا تيدا إهانة بكريو تيدا بفوتي فالحق بنا نواسيك. دي ورلاي إيمة ضل نوايد دكين. سبحان الله، يعني استغلالي فرصتي كده كولو حاطي بيان صلى الله عليه وسلم قصي لقلناك أصحاب قصي لقلناك ورلاي إيمة توك ضل نوايد بكين. ضل كاتك أو نام يمخين دوا ضل قلتم وهذه أيضا من البلاء أوش يكل ابتلاء كان ضل يتسمكر أو نام يمهنا فتياممت بها التنور فسجرته بها. سبحان الله، أو موقفه ضل رأس نام كم هنا فريم دانا وتندوري وستاندم. سبحان الله، أو موقف يعني لقال أوش كوا لحارتش نفسي سن عجيب دادا جو خواي قول وصفيان دكاتن كاس قسيان لقال ناكا أو جوا مليكي غسان ناميلو نارديا برام قضية ولاء وبراءة أجر تيش لحارتش دروي ناخوش دا برام آمادنية تصحيح بإسلامك يبدأ دلي نام كم سوتان فريم دانا وتندوري ئیتر بۆ شێوەمین و هەتا وەکو چر ڕۆژمان بەسەر تێپەڕی و هیچ وەحیێک دەربارەی ئێمە دانەبەزی کاتێک لە دوای چەند ڕۆژی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەفەرێکی ناردەدام فەرمووی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمان پێ دەکات کەوا لە خێزانەکەش دوورکەویەوە. سبحان الله. دەڵێ گوتمیان تەلاقی بدەم یان چ بکەم؟ دەڵێ گوتی نا فەرمان دەکات کەوا لێی نزیک مەبەوە، لێی نزیک مەبەوە. دەڵێ ئەمنیش بە هەمان شێوە لە بۆ ئەو دوو کەسەش عینی پێغەمبەر هەمان خەبەری ناردبوو. دەڵێمش بە خێزانەکەم گوت بڕۆ ماڵی بابی خۆت هەتا وەکو خوای گەورە سبحانه وتعالى لەبارەی ئێمە بڕیارێک دەدا. دەڵێ لەو حاڵتەی خێزانی هیلالی کوڕی ئومەیە خوای لێ ڕازی چوو بۆ خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم گوتبی یا رسول الله هیلالی کوڕی ئومەیە کەسێکی زۆر بەتەمەن و ئیختیارە، کەسێکی نێ خزمەتی بکە، دەکرێت لە کنی بمنێ و بەس خزمەتی بکەم، بەس خزمەتی بکەم. دەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بەڵێ لە کنی بمنێ و بەڵام لا یەقریبەنەک، بەڵام لێت نزیک نەبتەوە وەکو ژن و مێردایەتی. دەڵێ مش گوتم یا رسول الله تەواو ئەو پیاوە لەو ڕۆژەی ڕێکە ئەو حاڵەتی بەسەراتی دانیشتە بەس دەگریە کەلکی ئەوەی نەمایە. ئیتر دەڵێ لە دوای ئەوەی کەوا زانیمان پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیزنی ئەو ئافرەتەیدا کەوا لە خزمەتی پیاوەکەی دابی. دەڵێ لە عائیلەی خۆشم گوتیان لۆ ئەتوش ناچی ئیزن لە پێغەمبەر وەربگری صلی الله علیه و سلم کەوا عینی خێزانەکەت لە خزمەتت دابی وەکو خێزانی هیلالی کوڕی ئومەیە لە خێزانیدایە. دەڵێ منش گوتم نەخێر حاڵەتی من جیاوازە، هیلالی کوڕی ئومەیە کەسێکی بەتەمەنە، بەڵام خۆم بەتەمەن نیم. والحاصل دەڕێ ئەمن نەچووم داوای ئەوەشم نەکرد بە تەنیا مامەوە هەتا وەکو 50 ڕۆژ بەسەرمان تێپەڕی. بۆ 50 ڕۆژ واتە لە دوای چ ڕۆژ خێزانیش مالیمان دوورکەوتەوە بۆ 50 ڕۆژ کە بۆ 50 ڕۆژ دەڵێ ڕۆژێکیان نوێژی بەیانیم دەکرد لە سەربانی ماڵەکەی خۆمان. دەفەرمی کاتێکدا کەوا من دانیشتم لە دوای نوێژی بەیانی لەو حاڵتێکەوە ذکری خوای گەورەم دەکرد. دەڵێ لە حاڵەتێکدا دەژیام وەکو وەصف خۆی دەکات کە خوای گەورە وەصفیان دەکات ضاقت عەلەیە نەفسی وضاقت عەلەیە الأرض. دڵم لەسرم تەنگ بووبووە، ئەو زەویە فراوانە لەسرم تەنگ بووبووە. دەڵێ سەوتێک دەنگێک بە گوێم داهات کە لەسەر چیای سەلع بە هەموو توانای خۆی هاوار دەکا یا کەعب بن مالک ئەبشیر، ئەی کەعبی کوڕی مالک مژدەت لێبی. دەڵێ کاتێک کە ئەو دەنگەم بیست یەکسەر فەخەڕەرت و ساجدا، یەکسەر سوزدەم لە بۆ الله تعالی برد. لەوەی زانیم ئەوە فەرەج هاتیە و خوای گەورە دەرگای لێمان کردیتەوە. ئیتر دەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دیارە بە خەڵکەکەی ڕاگەیاند بوو کە خوای گەورە تەوبەی لە ئێمە قبول کردیە لە دوای نوێژی بەیانی لۆیە خەڵکی بەغار دەهاتن مژدەیان پێ دەین. دیارە ئەو دوو کەسەی تریش عین بە هەمان شێوە خەڵکانێک چووبوون لە بۆ لایەن مژدەیان پێ بدەن. دەڵێ کەسێک بە سواری ئەسپ و وڵاخ لە بۆ لای من دەهات، کەسێکیش بە پێیان، بەڵام ئەوەی بە پێیان بوو دەنجی بەرزتر بوو، دەنجی وی زووتر گەیشتە لای من پێش ئەوەی ئەو کەسێکەوە بە وڵاخەوە دێ مژدەم پێ بدا. دەڵێ ئەو کەسێکەوە دەنگەکەی گەیشتم کە گەیشتە من بەخۆشی، دەڵ لە خۆشییاندا
ئەو شمەکەی کە لەبەرم بوو تەبان هەردوو پارچە قماشان لەبەر و ئیزار و ڕیدا دەڵێ ئەوەی کە لەبەرم بوو پێشکەشم کرد ئەوەی کە لەبەرم بوو پێشکەشم کرد و واللهی دەڵێ ئەو ڕۆژەش هیچت کەم نەبوو هەر ئەوە نەبی لێ چووم دوو پارچە قماش دیکەم لە کەسێک بە قەرز وەرگرت ئی خۆمدا ئەو کەسێکەوە مژدەی پێدامە سوبحان الله یعنی ئەوەندەم هەبوو ئەویشم پێشکەش کرد ئەو جا چوومە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڵێ کە چووم خەڵک پۆل دەهاتن ئەسحاب بەڕاستی پیرۆزبایی ئەو تەوبەیان لێ دەکردن کە خوای گەورە لێمانی قبول کردیە هەتا وەکو گەیشتمە مزگەوت و بچمە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیتر بەڕێزان لێرەش لەبەر تەوابوونی کات دەوەستین بە پشتوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێینەوە خزمەت ئەو قسەیە و ئەو ئاەتە قسەی لێ دەکەین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون